ئەمریکا رادیۆی دەنجی گەلە. ئەم کاتەتان باش بیستەرانی هێزار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 29 تشرینی 2024تان پێشکەش دەکەین. سەرساڵە فەکێکە ئەز نازنێرم میلیۆنان ئینسانی کورد پرخۆش پێرانە بزانە بوون دل و باوەری پێرانە هونجی پر تشتا دەخوازنە برا بخوازن چه قصد دخوازن بران قصد خواب یک کرد چه قصد خوازکن یک وقت شر بکن و چه قصد سر دکنجی وقت ولاتی خواب بکن آزادی خواب بکن بیسر جوای گره سلام و سرکن لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور لە پێناوازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئشکگیری ئەنجام دەدرێت و 497 ڕۆژە بەردەوامە. لە ئێستادا گروپی 98مین دەستیان بە چالاکی کردووە. مەراسمی گۆڕینی ئشکگیری لە گروپی 97مینەوە بۆ گروپی 98مین لە بارەگای خانوادەی شەهیدانی مەخمور بەڕێوەچوو. لەسەر ناوی گروپی 97مین پێنار بایار وتاری پێشکەش کردووتی دەوڵەتی فاشیست و داگیرکەری تورک هەوڵ دەدات بە هەموو جۆرێک فکر و فەلسەفەی ڕێبەراپۆ ڕێبەند بکات. لە دژی ئەم سیاسەتانە لە کەمپی پەنابەرانی مەخمور بێوەستان ئشکگیری ئازادی بەردەوامە و هەروەها بایار بانگەوازی لە تەواوی گەنجان و ژنان و گەل کرد بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان هەستنا سەرپێ و چالاکی بکەن. لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی گەنجانی کەمپەکە لە مەخمور بە پێشەنگایەتی یەکێتی خوێندکارانی ئازاد یەخەکە و تەفگەری گەنجانی مەخمور تەجەمە 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکەیان پیرۆز کرد. لە بەردرگای پارکی شەهید ئاریان جوودی خوێندکاران کۆبوونەوە و بە هەڵکردنی مەشخاڵ با درێژایی 150 متر وەستان و ئاڵای پەکەکەیان دروست کرد. گەنجان باوتنەوەی دروشم 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکەیان پیرۆز کرد. لە ئێستادا دەوڵەتی داگیرکەری تورک و گروپە چەتەکانی گوندی خرناتای سەربا کانتۆنی عەفرین شەهبا تۆپباران دەکەن و بریندار هەیە. با گوێرەی ئاژانسی هەواڵی هاوار نیوز لە ئێستادا گوندی خرناتای سەربا کانتۆنی عەفرین شەهبا لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورک و گروپە چەتەکانی بە چەکی قورس تۆپباران دەکرێت. لە ئەنجامی تۆپبارانەکاندا کۆچبەرێکی ئەفرینی بە ناوی دەلین فەوازی بریندار بووە. لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی گروپە چەتەکانی هەیئەت التەحریر الشام سەربا دەوڵەتی داگیرکەری تورک و ڕژیمی سووریا لە گوندەکانی حەڵەب و ئیدلیب 153 کەس کوژراون. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیان لە بەرەبەیانی دوێنێەوە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی سەخت لە گوندەکانی حەڵەب و ئیدلیب لە نێوان چەتەکانی هەیئەتی تەحریر الشامی سەربا دەوڵەتی تورک و ڕژیمی سووریا بەردەوامە و لە ئەنجامدا 954 سەربازی ڕژیمی سووریا باگشتی 153 کەس کوژراون. هەروها ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کردووە چەتەکانی هەیئەتە تەحریری شامی سەربە دەوڵەتی تورک 8 سەربازی سووریایان لە گوندی عاجل و دەوروبەری ئەو 2 سەربازی تریان لە ڕۆژاوای حەڵەب بەدیل گرتووە. هەروەها ڕایانگەاندووە چەتەکانی تەحریرە شامی سەربە دەوڵەتی تورک گوندی شابوور لە نزیکی شاری سەراقی بوو ڕۆژهەڵاتی ئیدلیب و گوندەکانی کەفەر بسێن و ئەرنازایان لە ڕۆژاوای حەڵەب داگیر کردووە.
لە لایەکی تریشەوە دەوڵەتی داگیرکەری تورک و گروپە چەتەکانی باچەکی قورس و هاوان باچڕی گرێسپیان تۆپباران کرد و عین عیسایان بە فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان کردووە. با گوێرەی ئاژانسی هەواڵی هاوار نیوز دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی باچەکی قورس و هاوان گوندی حورکێ لە ڕۆژاوای شاری گرێسپی داگیرکراویان تۆپباران کردووە. لە لایەکی تریشەوە فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک گوندی دبسی لە عین عیسا بردومان کردووە. با گوێرەی زانیاریەکان بەهۆی بردومانەکانەوە زیانی مادی هەبووە. سوپای داگیرکەری تورک با یەکینەیەکی نەهێنی و بەکرێگیرا و لە هەرێمی بەستا سەرقاڵی بۆ سەدانانن ئامادەکاری بۆ هێرشێکی بەرفراوان دەکەن. با پێی سەرچاوە هەرێمیەکان زانراوە کە سوپای داگیرکەری تورک لەگەڵ یەکینە نەهینەکانی و جاش و بەکرێگیراوان لە هەرێمی بەستای سەر بە شەرناخی باکووری کوردستان سەرقاڵی بۆ سەدانان و ئێستا ئامادەکاری بۆ هێرشێکی سەربازی بەرفراوان لە هەرێمەکە دەکەن. پارێزگاری تورکی شەرناخ ڕایگەیان لە نێوان 28 تشرینی دووەم تا 12 کانونی یەکەم لە 7 هەرێم بە ناوچەو ناوەندی شارەکان وەک هەرێمی ئەمنی کاتی دیاری کراون و هاتوچوو تیایاندا قەدەغەیە. دەچینە باشووری کوردستان گەنجانی شاری سلێمانی لە چالاکیەکدا 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکەیان بە جۆش و خۆشەوە پیرۆز کرد. گەنجانی شاری سلێمانی ئاگریان کردەوە مەشخەڵیان هەڵکرد و هەروەها ڕاگەاندراویان خوێندەوە وتیان پەکەکە ژیانێکی ئازاد و هیوای ڕزگاریە بۆ گەلی کورد و مرۆڤایەتی. هەروەها گەنجان جەختیان کردەوە ئێمە بەڵێن دەدەین جێگەی خۆمان لەم قۆناغ و شۆڕشدەدا بگرین و وەڵامی پەکەکە هیچ کاتێک لە ناو ناچێت بدەین بە گوێی دوژمندا. دواتر گەنجان ئاگریان کردەوە و مەشغەڵیان هەڵکرد و لەبارەی مێژووی سەرهەڵدان و تێکۆشانی پەکەکەوە گفتوگۆیان کرد. حازم علی پێشمەرگەی دێرین لە چاوپێکەوتنێکدا لە گەڵ ڕۆژ نیوز وەڵامی کۆمەڵێک پرسیار سەبارەت بە دامەزراندنی پەکەکە گرنگی پەکەکە ڕۆڵ و کاریگەریەکانی لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەندین پرسی دیکەی گرنگی داوەتەوە. دامەزراندنی پەکەکە تروسکایی ڕۆناچیەک بوو لە ڕۆژگارێکی ئەنگوستە چاو کە کورد لەبەر هەڕەشەی سڕینەوەدا بوو. ڕژێمی تورکیا پێی وایە پەکەکە تەنێکە دەتوانێت لە ڕووی فیزیکیەوە لە 4 دیواردا 4 مێخەی بکێشی. پەکەکە تیشکی وزەی وشیارکردنەوەیە بۆ سەر مێشکی مرۆڤەکان. پەکەکە وەکو جیوە وایە کۆنتترۆل ناکرێ. پەکەکە 4 مێخە ناکرێ. پەکەکە دەتوانم بڵێم پەکەکە شۆڕشی ژنە. هەموو لایەنەکانی تێدا جێکراوەتەوە. بۆ نمونە ڕێبەر ئاپۆ لە باسی ژینگە دێتە سەر باسکردنی حتا کرمێک پەپولەیەک گۆڕینی جیناتی میوەکان هیچ شتێکی فەرامۆژ نەکراوە. پەکەکە توانی حیزبە کلاسیکی و تەقلیدیەکان تێپەڕێنی لەوەی ساڵەهای ساڵە دۆڵی یەکسانی ژن و پیاو دەکوتن. پەکەکە توانی لە ڕووی پراکتیکەوە ئەوە جێ بکاتەوە و ژنی کورد بباتەوە جێگای خۆی. بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان دیتمان چۆن کچانی کورد ژنانی کورد داکۆچیان لە شەرەف و ناموسی پیاوە سمێڵ بابڕەکان کرد و بوونە جێگەی شانازی هەموو جیهان. لە جیاتی هەموو جیهان بەرەنگاری ڕەشترین نەگریسترین هێزی سەردەم بوونەوە. ئەو دامەزراندنە بەڕاستی زۆر کەس دەڵێ جەژنی ژیانەوە و هەستانەوەیە. با
مەبەستی پاراستنی سنوورەکانی عێراق و ڕێگریکردن لە کۆچی نایاسایی ئێڤید کۆپەر وەزیری ناوخۆی بریتانیا ڕێککەوتنێکی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان واژۆ کردو بڕی 300,000 پاوند دەداتە عێراق و بڕی 200,000 پاوندیش دەداتە هەرێم. ئێڤید کۆپەر وەزیری ناوخۆی بریتانیا لەگەڵ ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی کاربێڕێکەری هەرێم سەبارەت بە هەوڵەکان بۆ ڕێگریکردن لە کۆچی نایاسایی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و وتیان لە هەرێمی کوردستان تیمێکی نوێ بۆ ڕێگریکردن لە کۆچی نایاسایی پێک دەهێنرێت. ئەم ڕێککەوتنە ئاماژەیەکی ڕوونا بۆ قاچاقچیە تاوانکارەکان. بە پێی ئامارەکانی وەزارەتی ناوخۆی بریتانیا تەنیا لە ساڵی ڕابردوو نزیکەی 30,000 کۆچبەری نایاسایی گەیشتونە تا بریتانیا و لە ئێستادا زیاتر لە 500,000 کۆچبەری نایاسایی لە وڵاتە دەژین کە دەکاتە 1% کۆیگشتی دانیشتوانی بریتانیا. لە چوارچێوەی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بەردەوامن لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لەسەر ئەو توندوتیژیانەی لا ڕێگەی یاساوە دەکرێتە سەر ژنان وەک هەموارکردنەوەی یاسای باریکەسی عێراق و لەو بارەوە بەهار مونزێر بەڕێوەبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشە پێدان و یەکێک لە دامەزرێنانی هاوپەیمانی 1970 سلێمانی دەڵێت بەهۆی یەکگرتووی ژنانی عێراق و فشارخستنە سەر پەرلەمانی عێراق تا ئێستا نەتوانراوە هەمواری یاسای باریکەسی تێپەڕێندرێت. یاسای باریکەسێتی 1970 لە عێراق تا ئێستا ئەوەی باشەکە ئەو هێزەی کە ڕوبەڕووی بووەتەوە ئەو ڕێکخراوانەی کە ڕوبەڕووی بوونەتەوە داکۆچیکارانەی لەسەر تاسەری عێراقا بە دروستکردنی نێتوۆرکێکی گەورە شەبەکەیەکی گەورە بە ناوی 1970 کە ئێمەش ئەندامین تایە و شاری ئیسلامانیەکێکە لە شارە چالاکەکان لەناو ئەو هاوپەیمانیە کە بەڕاستی ئەمە هۆکارە بۆی کە نەیانتوانیوە تا ئێستا ئەم یاسا دەربکەن لەبەرەوەی ڕوبەڕووبوونەوەیکی زۆر ئەدەبینرێت و دەنگێکی زۆر بەهێز لە عێراقدا ڕووی لە پەرلەمانی عێراقا و ڕێگری دەکات لە دەرچواندنی یاساکە ئەمە یەکێکە لەو دەستکەوتە گەورانە لەسەر ئاستی عێراقاوە هێزی ژن و دەسەڵاتی ژن و ئازایەتی ژن ئەمەی کردووە کە بتوانین هەمومان پێکەوە ڕوبەڕووی ئەمە بوەستینەوە. بەڵام من ئەو حەقیقەتەش بڵێن بەتەنها بڵێن پیاوانیش پشتیوانن لەم ئیشە پیاوانێک مامۆستان یاسایین کەسانێکی باش کە هەر لە یەکەم ڕۆژەوە لەگەڵ ئەم هاوپەیمانی 1970 کاری جدیان کردو بەڕاستی. هاوپەیمانی سلێمانی یەکێک لە کارە گرنگەکانی پەیوەندیکردن بوو بە پەرلەمانی یەکێتی ئەوروپا و لە ماوەی هەفتەیەکە هەموو زانیاریانەی کە هەبوو یاداشتەکان واژوەکان ناڕەزایەتەکانی ئێمە هەمووی گەیەنرایە یەکێتی پەرلەمانی ئەوروپا کە خۆشبەختانە لە دەیدەیە یەکێتی پەرلەمانی ئەوروپا ئەوە بوو بڕیارنامەیەکی دەرکرد و داوای لە عێراق کرد کە بیوەستێنێ ئەم یاسایە بە هیچ جۆرێک بەو جۆرە نەبێت کە ببێتە یاسایەکی مەزاهبەکان و دروستکردنی مدەوەنەی شیعە و سنە. ئەمە یەکێکە لەو دەستکەوتانە کە دەتوانین وزە بدا بە ئێمە بۆ بەردەوامی لەم کارانە. ئەفسەرێکی باڵای سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران لە حەڵەبی سووریا کوژرا. میدیا عەرەبیەکان سەبارەت بە کوژرانی ئەفسەرێکی باڵای سوپای پاسداران لە سووریا ڕایانگەیاند کیومەرس پورهاشمی ئەفسەری باڵای سوپای ئێران لە حەڵەب کوژراوە و ئەو ئەفسەرە ڕاوێژکارێکی باڵای سوپای پاسداران بووە لە سووریا. هاوکات تا ئێستا ئێران هیچ زانیاریەکی فەرمی لەبارەی کوژرانی کیومەرس پورهاشمی بڵاو نەکردوێتەوە و هیچ لایەنێکیش بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکە ڕانەگەیاندووە. ئەمە لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژێکە چەکدارەکانی هەیئەتی تەحریرە شام هێرشیان بۆ سەر سوپای سووریا دەست پێ کردو و لە ئەنجام ئەو شەڕانەدا زیاتر لە 140 سەرباز و چەکدار کوژرا و بریندار بوون. هەروە چەکدارەکانی تەحریرە شام دەستیان بەسەر زیاتر لە 40 گونددا گرتووە و 5 کیلۆمتریان ماوە بچنە ناو حەڵەبەوە. ڕێزان سەردێری ڕۆژنامەکانی ئەمڕۆ لە ڕۆژنامە ئینگلیزی زمانەکان یۆرکشایر پۆست نووسیەتی چیتر هۆتێل با کۆچبەران نادرێ. عەرەب نیوزی ئینگلیزی نووسیەتی لە شەڕەنوێکەدا لە باکووری سووریا 200 کەس کوژراون. هەروە ڕۆژنامەی گاردیان نووسیەتی دەنگ لەسەر پرۆژە یاسای مردنی دڵخوازانە لە پەرلەمانی بریتانیا دەدرێت. ئەیریش نیوزیش نووسیەتی کێڵگەیەکی ماریجوانا لە ئیرلەندا دۆزرایەوە.
کردووە. ڕۆژنامە عەرەبیەکانیش شەرق الئەوسەد نووسێتی ئێران هەڕەشەی ئەوە دەکات ئەگەر فشارەکان لاسەری بەردەوام بێت چەکی ئەتۆم دروست دەکات. عەرەبی جەدیدیش نووسێتی ئەمریکا دەیەوێت هاوشێوەی لوبنان لە غەزەش ئاگرباز ڕابگەێنرێت. هەروەها ڕۆژنامەی عەرەب نووسێتی تورکیا بە ئاڵۆزکردنی سنوور وەڵامی خەمساردیەکانی ئەسەد دەداتەوە. قودسی عەرەبیش نووسێتی سوودانی حەو یادداشتی لێک تێگەیشتنی لەگەڵ ئیسپانیا واژۆ کردووە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێری